هەموو جارێ چالاکیەکانمان پیاوان و بڵێن تێکەڵاو بوو بەس ئەم جارە وتم نا هەم دانیشتنێکی ژنانە هەم یعنی ئەندامەکانی خۆمان بە خەڵکی سلێمانی بناسی. خومارخان ئەمڕۆ چیەکەن بۆچی ئەم خاتونانە کۆبوونەتەوە بەبێ ئەوەی کە پیاوێک داوەتکەن؟ بەڵێ مەبەستمان لەو ڕێخستنی ئەو ئێوارە خوانەیە ناساندنی سنتەرەکەمانە بە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و خانەوادە دێرینەکانی سلێمانی هەموو تقریبا هەموو بنەماڵەکانمان کۆکردیتەوە لە جافەکان لە بابانەکان لە حەفید جەماعەتی حەفید ئیتر ماڵی سەرافەکان ماڵی ڕووناک سائیب جەماعەتی ماڵی پیرەمێرد پێمان خۆش بوو ئەم دانیشتنە بکەین بۆ ئەوەی زیاتر ئامانجی ڕێکخراوەکەمانیان پێ بناسیێنین بۆ ئەوی لە داهەوت دووە ئەو ڕێکخراوانە یعنی بە هاوبەشی کار و پرۆژە ئەنجام بدەین مەبەستمان لێی زیاتر ئەنجامدانی پرۆژێ بیر و فکرە پرۆژە لە ئێمە و هاوکاریکردنی زیاتر لە ڕێکخراوەکان بێتن بۆ ئێمە چکە ئێمە خۆتان دەزانن توانای مادەی ینی داراییمان کەمە. ئەتانەیە بیرۆکەکان لە سلێمانی بەرن بۆ کۆیە؟ بێکەوە بە هاوبەشی چونکە ئێمە هەز دەکەین کۆی و سلێمانی زۆر نزیکن لەکەوە تقریبا یعنی هەز ناکەم منەوە لە ساڵی هەشتا سێوە لە سلێمانی دانیشتووم هیچ جیاوازێکە بێت لە مابینی کۆی و سلێمانی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەدەبیەوە لەبەرەوە یعنی زیاتر حەزمان کرد ئەم دانیشتنە بکەین ئەجا ئەزانی چیەمانەوە شتێکی جیاوازیش بکەین هەموو جارێت چالاکیەکانمان پیاوان و بڵێن تێکەڵاو بوو بەس ئەم جارە وتم نا هەم دانیشتنێکی ژنانە هەم یعنی ئەندامەکانی خۆمان بە خەڵکی سلێمانی بناسی. جارە پیاوەکانتان بێبەشکردن بابەت بێبەشمان کردوون بەڵێ قەی ناکە بۆ جارێکی کە ئینشاڵڵا تەعویزیان دەکەینەوە.